ئەو گۆرانش بە دوو قۆڵی لەگەڵ مامۆستاسیەوە پێشکەشەوە سەرجەم ئەو مجلسە جوانە بەتایبەت بۆ کاکەی من گۆمەی بەتایبەت بۆ هەموو هاوڕێیان زانە بەتایبەت هیواداری ژێر ڕەزامەند بێ بۆ لایەک بێت. یاران ئەزیزان بێدارمە ئەمشەو یادی ئەو جوانە لێی تۆرانێم خەو یاران ئەزیزان بێدارمە ئەمشەو یادی ئەو جوانە لێی تۆرانێم خەو من هەموو ساتێ بە یادی ئاژیم جا چۆن شێت نەبێم کە بێ یاگاو هەری واکو مەلێ بشێوێ لانم لانم شێواوە بە خاتری دانم بە خاتر دانەی نیم وە دنیاوە وەک کەشتی خەرخێ بەڕووی دەریاوە وەک کەشتی خەرخێ بەڕووی دەریاوە. ئەی بژیت سوێندم بەخوایای کە دەیپەرستم ئەڵقەی تۆ نەبێنای کەمە دەستم سوێندم بەخوایای کە دەیپەرستم ئەڵقەی تۆ نەبێنای کەمە دەستم تۆ ژەڵقەکەی من بکارە دەستت پیایا بڕوانە بە چاوی مەستت تۆ ژەڵقەکەی بکارە دەستت پیایا بڕوانە بە چاوی مەستت هەرواکو مەلێ بشێوێ لانەی لانەم شێواوە بە خاتردانەی بە خاتردانای نیم وە دنیاوە وەک کەشتی غەرقێن بە تای دەریاوە وەک کەشتی غەرقێن بە تای دەریاوە. ئەیژی سەر بژی تایبەتەوە کاکەی من گۆمەی بەتایبەت چاوانە بژی چۆن ئارام بگرێم حاڵم بێحاڵە لە دێم ناپرسێ ئەو چاو کەژاڵە چۆن ئارام بگرێم حاڵم بێحاڵە لە دێم ناپرسێ ئەو چاو کەژاڵە منی بە یادیە و ژیانم تاڵە بووە بەکارێ گریان و ناڵە منی بە یادیە و ژیانم تاڵە وا بەکارم و گریان و ناڵە هەری واکو مەلێ بشێوێ لانەی لانم شێواوە بە خاتردانەی بە خاتردانەی نیم وە دنیاوە وەک کەشتی خەرخێن بە تای دەریاوە وەک کەشتی خەرخێن بە تای دەریاوە. ئەی بژیت بۆ کاکەی من گۆمەی خۆشەویست و میوانانی وەرز
نازنينا پیشم گریانا و بشم نالینا بڵێن بۆ جوانە بەو نازەنینە پیشم گریانە و بەشم ناڵینە ماڵاکەم چۆڵ و بێدەنگ و تارە چاوەکانیشم پڕ لە سرینە با بێتەوە لەم هەتا نەمردووم وادەی مردنمە و کاتی تەڵقینە با بێتەوە لەم هەتا نەمردووم وادەی مردنمە و کاتی تەڵقینە هەرواکو مەلێ بشێلانەی لانەم شێواوە بەخاتردانەی بەخاتردانەینیم وە دونیاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە تایبەت مەقصود بە سڵامانێ بۆ کاکەردیگە ببووری بە تایبەت جێگەی خاڵی شڵا قەت خاڵی نابێت هەری وا کوشێتێ دەگاڕێم بۆ تۆ ماڵم شێواوە بە خاتری تۆ هەری وا کوشێتێ دەگاڕێم بۆ تۆ ماڵم شێواوە بە خاتری تۆ شێت و شەیدات بووم یاری نازانم هەری دەم بۆ تۆیە فرمێسکەکانم شێت و شەیدات بووم یاری نازانم هەری دەم بۆ تۆیە فرمێسکەکانم هەری واکو مەلێ وێرانەماڵێم شێت و شەیدای تۆم ئەمن بێحاڵێم بە خاتری تۆ نیم وە دنیاوە وەک کەشتی غەرقێم بە ڕووی دەریاوە وەک کەشتی غەرقێم بە ڕووی دەریاوە ماشەڵڵا بۆ کاکەردی عەزیز شامانە أي بجيت لەبیرت ما بێ هەموو ئێوارە دەستیەکمانە گرت لە ژێری بارە لەبیرت ما بێ هەموو ئێوارە دەستیەکمانە گرت لە ژێری بارە ئەی کوا ئەو دەستای کە دەستی گرتم ئەی کوا ئەو دڵای کە دڵی بردێ ئەی کوا ئەو دەستای کە دەستی گرتم ئەی کوا ئەو دڵای کە دڵی بردێ هەرواکو مەلێ هەرواکو مەلێ بشێلانای لانەم شێواوە بە خاتردانای بە خاتردانای نیم وە دونیاوە وەک کەشتی غەرقم وە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە